لا هەرجێک بینەرمان سڵاوتان لەبێت بینەرانی ئەزیزی شارپرێس خۆم بە خۆشحاڵ دەزانم کە لەم دیدارە تایبەتە لەگەڵتانم. بەڕێزان لە ئێستادا هێزوو لایەنە سیاسیەکان ئاشکرایە کە سەرقاڵی بانگەشەی هەڵبژاردن بۆ هەڵبژاردە پەرلەمانیەکەی عێراق کە بڕیارە لە دەیدەی ئەمساڵ ئەنجام بدرێت لەسەر چاودێریکردنی وردی پرۆسەی بانگەشەی هەڵبژاردن و ئامادەکاریەکان بۆ ئەنجامدانی هەڵبژاردن گفتوگۆ دەکەین. هاوکات لە بەشێکی تری تەوەرەکەماندا گفتوگۆ دەکەین لەسەر ئەو بابەتانی کە باز لەوە دەکرێت سلێمانی بۆتە چەقی ململانی نێوان هێزوو لایەنە سیاسیەکان و دوجار هاوڵاتیانی شاری سلێمانی و ئەم پارێزگایە باجی ململانی نێوان هێزوو لایەنە سیاسیەکان دەدەن. هاوکات خزمەت گوزاریەکان و بەرەو پێشچوونی سلێمانی لە ڕووی خزمەت گوزاریەوەی کێکە لە تەوەرەکانی ترکە گفتوگوی جدی لەسەر دەکەین لەگە بەڕێز دکتۆر هەڤاڵ ئەبوبەکر پارێزگاری سلێمانی. دکتۆر سڵاو لێبێ ئەم کاتت باش سپاس ئەم دەرفەتەکە پێت بەخشین. سپاس زۆر بەخێر. زۆر سپاس. دکتۆر ئاشکرایە کە لە ئێستادا لە گەرمەی بانگەشەی هەڵبژاردنە پەرلەمانەکەی عێراقین وەکو پارێزگای سلێمانی ئامادەکاریەکان چۆن بەڕێوە دەچن بۆ پێشوازیکردن لە هەڵبژاردنە پێشوەختەکەی پەرلەمانی عێراق کە بڕیار لە دەیدەی ئەمساڵ ئەنجام بدرێت. بەناوی خۆی گەورە ئێمە هەموو ئامادەکاریەکمان کردووە پشتیوانێکی تەواوی ئۆفیسی سلێمانی کۆمسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانی عێراقین هەموو پێداویستە لۆجستیانەی پێویستیان بووە و داوایان لە ئێمە کردووە بۆمان دابین کردوون. هێزە ئەمنیەکانمان هێزەکانی ناوخۆ و هێزەکانی پێشمەرگە و بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردە و ناوەندەکانی خوێندن بەڕێوەبەرایەتی گشتی کارەبا شارەوانی بەڕێوەبەرایەتی گشتی شارەوانیەکان سەرۆکایەتی شارەوانی سلێمانی پەیوەست بە ناوشاری سلێمانی و کۆی فەرمانگە پەیوەندیدارەکان لە بەڕێوەبەرایەتی گواستنەوە لەو دەوائیرانەی معنین بەم پرۆسەیەوە هەرچی لەسەر شانیانە بەو پەڕی بێلایەنانە بەو پەڕی دڵسۆزانە کارەکانی خۆیانیان جێبەجێ کردووە و لەگەڵ لە ڕۆژانی ڕابردووە لە بانگێشتی کۆبوونەوەیەکی ئەنجومەنی وەزیرانی عێراق کراین بە سەرۆکایەتی سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی عێراق پەیوەست بەمانە ئاگادارمان کردن لەگەڵەوەی تا ئێستا حکوومەتی ئیتیحادی هیچ بودجەیەکی نەبوو پارێزگاکانی هەرێم نەبوو ئۆفیسەکانی هەڵبژاردن لە پارێزگاکانی هەرێم تەرخان نەکردووە بەڵام ئێمە لەسەر ئەستۆی حکوومەتی هەرێمی کوردستان و بودجەی حکوومەتە لۆکاڵیەکان بە تایبەتی پارێزگاکان کە لەمەیە 5 بازنەیە کە ئەکەوێتە 4 ئیدارەوە بەڵام هەموو ئەرکەکەی لە ئەستۆی پارێزگای سلێمانیایە بەو پەڕی پیشەییەوە یاساییانە کارژێڕیانە بە ئەمانەتەوە کارەکانمان جێبەجێ کردووە داواکاری و داخوازی ئێمە یەکەم لە خەڵکی خۆشەویستە کە ئەو کارتانە ئەوانی کارتیان وەرنەگرتوێتەوە کارتی دەنگدان بچن کارتەکانیان وەربگرنەوە و ئەو مافە لە خۆیان زەود نەکەن ئەمە کارێکی گرنگ و گەورەی ئەبێ نەک هەر بۆ هەڵبژاردن بۆ ئامار و سەرژمێری و مافولێکەوتانی کە جیاوەکانی کە هاوڵاتی لە عێراقا ئەیبێت و دەوڵەتی عێراقی ئێوە کاری لەسەر بکات دوو هەمیان ئەوەیە کە لایەنەکان بانگەشەیەکی هێمنانیان مەدەنیانیان دەست پێ کردووە بەو شێوەیە بەردەوام بن دوورکەونەوە لە ناوزڕاندن لە یەکترشکاندن لە دڕاندن و شکاندنی پۆستەر و دروشمەکانی یەکتری ئێمە زمینەیەکی یەکسان و هاوبەش و هاوسەنگمان بۆ هەمویان دروست کردووە و ئومێ دەکەم هاوڵاتیانی خۆشەویست لە هەرێمی کوردستانە و بە تایبەتی لە پارێزگاکەی ئێمەیە بچن بەشداری لە پرۆسەی دەنگدانا بکەن و ئەوەی دڵخوازی خۆیانە هەڵی بژێن. زۆر باشە دکتۆرۆکو ئاماژەت پێدا لە ئێستادا بە شێوازێکی جیاواست بانگەشەی هەڵبژاردن دەکرێت بە بەراورد لە بانگەشەی هەڵبژاردنەکانی ڕابردوو. ئێوەکو لایەنێکی چاودێر لە سلێمانیدا تا چەند چاودێری وردی پرۆسەکەتان کردووە و تاوکو ئێستا هیچ شتێکی ئۆتۆڕووی نەداوە کە ببێتە نیشانەی پرسیار لەسەر پرۆسەکە؟ ئێمە لە سەرەتاوە تا ئێستا چێ لەگەڵ وەزارەتی ناوخۆ چێ لەگەڵ نوێنەرایەتی حکوومەتی هەرێمی کوردستان و لیژنەی ئەنجومەنی وەزیران بۆ هەڵبژاردنەکان لە حکوومەتی هەرێمی کوردستان چ لەگەڵ کۆمسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانی عێراق چ لەگەڵ ئەمیدارەتی گشتی ئەنجومەنی وەزیرانی عێراق چ لەگەڵ سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیرانی عێراق بەردەوام لە کارکردنین و چەندین لیژنەیان هاتووە ئێمە سەرپەرشتی گشتی لایەنی ئارامی پرۆسەی هەڵبژاردن لە پارێزگاکەمانەکەین کارەکانمان دابەش کردووە پێداویستیەکانمان دابین کردووە خۆمان ئامادە کردووە زمینەی هاوبەشمان ڕەخساندووە تا ئێستا پرۆسەکە تا ئاستێکی زۆر باش بە باشی بەڕێوە ئەچێت هەندێک لە کاندیدەکان گلەی ئەوەکەن کە لایەنەکەی هەڵی بژاردون پشتیوانیان ناکات یان خەرجەکانیان ناکێشێ هەنێکی تر گلەی لەوەکەن کە ڕسم و پۆستەرەکانیان درێنراوە ئێمە لایەنەکانمان ئاگدار کردوێتەوە بە تایبەتی دامودەزاکانی دەوڵەت و لایەنە سیاسیەکان کە پێویستە ڕێز لە یەکتری بگرن و ئەبێ ئەوانە هەمووی بۆ ئێمە هەمویان وەکو یەکوان ئەبێ بپارێزرێن ئەوانیش پێویستە پابندی ئەو ڕێنمایانە بن کە سەرۆکایەتی شارەوانی سلێمانی و بەڕێوەبەرایەتی گشتی شارەوانەکان دەری کردوون لەو شوێنانەیە پۆستەر و
دروشمەکانیان هەڵنەواسن کە گرفتی هاتوچۆ دروستەکە ڕێ لە هاوڵاتی ئەگرێ ڕێ لە هاتوچۆ ئەگرێ و گرفت بۆ هاوڵاتیان دروستەکە. زۆر باشە لە ئێستادا پۆستی پارێزگاری سلێمانی پشکی بزوتنەوەی گۆڕانەوە لە ئێستادا بزوتنەوەی گۆڕان لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان لیستی هاوپەیمانی کوردستانیان پێکیناوە لە چوارچێوەی ئەم لیستەدا بەشداری لە هەڵبژاردنەکەی دەیدا دەکەن. ئەم هاوپەیمانێتیە چ دەستکەوتێکی پێ بۆ سلێمانی لە کاتێکدا لە ماوەی ڕابردوودا چ بزوتنەوەی گۆڕان چ یەکێتی نیشتیمانی کوردستان حاکمی مطلق بوون لە سنووری پارێزگای سلێمانیدا. من ئەتوانم بڵێم دەستا و دەستکردنی ئاشتیانەی حکومەتی خۆجێیی لە سلێمانی و دروستکردنی حکومەتی خۆجێیی سلێمانی نمونەیەکی زۆر جوان بوو کە توانی یارمەتیدەر و پشتیوان و هاندەری یەکێتی و گۆڕان بێت کام هاوپەیمانێتێ بکەن و یەکەم کەسێک لەسەر ئاستی کوردستان کە داوای کرد ئەم هاوپەیمانێتە دروست بێ ئێمە بووین چونکە ئێمە بەڕاستی دایم پێش ڕووداوەکان کەوتوین نەک دوایی نەکردە پەشیمانە بین وتومانە کردە پەشیمانە بین باشتر لە نەکردە پەشیمانە لەسەر ئەم میتۆدە ئێمە خواستمان ئەوە بۆ کە لایەنە سەرەکیەکان بەشدار بن و بتوانن نوێنەرایەتێکی ڕاستەقینەی ئەجەندایەکی نیشتیمانی استراتیژی دەستوری هەرێمی کوردستان بکەن لە بەغدا بۆ ئەمەش هاندەریان بووین بۆی بتوان ئەوە بکەن بۆیە ئەتوانم بڵێم دەستکەوتی پارێزگای سلێمانی وەکە کارژێڕیەکان و فەرمانگەکانەکە وەکو یەک تیم کاریان کردووە لە کاتێکە ئێرە جیاوازە لە حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی ئیتیحادی ئەو هێزە سیاسیانەی لە حکوومەتی ئیتیحادی نین و ئەوانشی لە حکوومەتی هەرێم نین هەمویان بە دڵخوازی خۆیان بەشدارن لە پۆستەکانی و بەڕێوەبردننی پارێزگای سلێمانیە لە یەکە کارژێڕیەکان لە قەزا لە ناحیە لە پارێزگا لە بەڕێوەبەرایەتیە گشتیەکان لە بەڕێوەبەرایەتە فەرعیەکان بۆیە بەڕاستی ئێرە لێرە حکوومەتی هاوڵاتی دروستکراوە یاسا سەروەرە هاوپەیمانێتی ئەم دوو لایەنە جگە لە تۆخکردنەوەی ئەمەی کە باسمان کرد ئەم جارە نەیەشت خزمەت گوزاری بوەستێ نەیەشت حکوومەت بکێتە دەرەوەی معادلەکە نەیەشت حکوومەت بەشێک لە ململانەکان سەقامگیری دروست کردووە هەڵبژاردن و بانگەشێکی ئارامی دروست کردووە دەرفەتی یەکسانی دروست کردووە و متمانە بەخۆبوونی دروست کردووە نەک هەر بۆ سلێمانی کە ئێمە چوین ئەو وەفدەی هەر چوار پارێزگاکەی هەرێمی کوردستان بۆ بەغداد بەسوپاسەوە هەموو هەر سێ پارێزگارێکی تر ئێمەیان ڕاستپارت کە بە ناوی هەموو پارێزگاکانی کوردستان قسە بکەین سەردانی پارێزگارەکانی سلێمانی و هەولێر و دۆک و هەڵەبجە بۆ بەغدا بەشێکی تری بابەتەکەمان دەبێت کە دواتر قسەی لەسەر دەکەین بەڵام لەسەر هاوپەیمانیتی نێوانێکێتی و گۆڕان چاودێران پێیان وایە کە لە ماوەی ڕابردوودا ململانی نێوان هێز و لایەنە سیاسیەکان بە تایبەتی بزوتنەوەی گۆڕان و یەکێتی نیشتیمانی کوردستان بۆتە هۆی ئەوەی کە ئەم شارە بێناز ببێت پێت وایە ئەم هاوپەیمانێتیە و لە ئەگەری سەرکەوتنی ئەم کاروانی گۆڕان و یەکێتی چی بۆ سلێمانی بەرهەم دێنن لە ئایندەدا ئەو کاتێک یەکێتی و گۆڕان بەیەکەوە ئەبن و ئەو کاتی کە ئامانجی سەرەکیمان خزمەتکردنی خەڵکە بێ بەرە پێدانی سەرمایە گوزاری و وەبەرهێنانە بێ دەستی حیزب و بەرژەوەندی خوازی پاوانخوازی پەرێزپارێزی خزمایەتی و حیزبایەتی منسوبیت و مەحسوبیت لە دام و دەستگای دەوڵەت دوورەکەوێتەوە دەوڵەتداری ڕاستەقینە لەسەر بنەمای هاوڵاتی بوون و سەروەری یاسا دروستە بێ بازارە بژێتەوە دەرفەتی کار دروستە بێ بژانەوە دروستە بێ سەرمایە گوزاری بیانیە تا وڵاتەوە سەرچاوەکانە گۆڕن ئیستا منەمەوێ زۆر بە خێرایی پێت بڵێم کاتێک کە ئەم هێزانە بەیەکەوە کاریان کردووە و بە ئیرادێکی هاوبەش کاریان کردووە لە بەراوردێکی نێوان ساڵی 1990 لەگەڵ 2021 چی ڕوویاوە لە سلێمانی لە 30 ساڵی ڕابردووە لەگەڵ ئەوەی ئەگەر ئێمە بەیەکەوە بووینایە من ناڵێم وەکو یەک بین ئەڵێم بەیەکەوە بین بەیەکەوە بوونم لە کەس ناوێت ئێمە بێت جیاواز بین بەڵام بێ ئامانجی هاوبەشمانە بێ کاری هاوبەشمانە بێ ئەجەندای هاوبەشمانە بێ ئامانجی هاوبەشمانە بێ و استراتیژی هاوبەشمانە بێ و لە پێش هەموو استراتیجانەوە خزمەتکردنی خەڵکەوە پەرەپێدانی خزمەتگوزاریەکانە سەیری کە لە ساڵی 1990 کە ڕاپەڕینە بێ پارێزگاکە لە قەڵازێەوە تاکو خانەقین 950,723 کەسە ئیستا 2,546,162 کەسە ناو شاری سلێمانی لە نەوەیەکە 300,000 کەس دانیشتوانەکەی بووە ئیستا 1,400,000 کەس دانیشتوانەکەیەتی جگە لە 185,000 ئاوارەکە ئێمە ناومان ناون میوان جگە لە 31,000 پەناهەندە جگە لە 10,000 میوان و کرێکاری بیانی و گەشتیار کێن بۆ ئەم شارە بۆ کارکردن سلێمانی ئەو کاتە تەنیا 5 قەزای هەبووە ئێستا 16 قەزای هەیە گەورەترین یەکەی ئیداریە لە هەموو عێراقا لە ڕووی یەکەی ئیداریەوە لە بەغداش گەورەترە ناحیە تەنیا 4 هەبووە ئێستا 46 هەیە گوند تەنیا 18 گوند بە پێوەماون بەهۆی جینۆساید و تەهجیر و تەرحیل و تەبعیس و تعریب و ڕاگواستنەوە ئێستا 2248 گوند ئاوەدانە لە سنووری پارێزگای سلێمانی گەڕک
سلێمانی ناو شارەکەی 26 گەڕک بۆ ساڵی 91 ئیستا 278 گەڕەکە گەڕەکەکانی ئەو سایچی بوون قەزازەکان بۆ 50 ماڵ بووە ئیستا ئاوبارەی لای من و تۆ 10,000 یەکەی نیشتەجێبوون بەس بە پێوەیە برای مححمد 10,000 یەکە بەس بە پێوەیە هەواری شار 10,000 یەکە بەس بە پێوەیە 278 گەڕەکی لەم نەوعەیە کوی پارێزگاکە 72 گەڕک بووە ئیستا 9 گەڕەکە ئەم قسانە گرنگن چکە ئەمە داخوازی خزمەگوزاریەتە سەر سەوزایی لە سلێمانی زۆر سووردار بووە ئیستا لە سەدا 90 شارەکە سەوزاییە لە سەدا 4 لە ستانداردی جیهانیش تێپەڕاندووە کە لە سەدا 15 ژماری خێزان لە ساڵی 90ەکە 149,124 خێزان بۆ پارێزگاکە ئیستا 578,673 خێزانە ئەمە زۆر گرنگە ئەم یەک دوشتت پێ بڵێم ئەو خەڵکانی کە خاوەنی خانووی خۆیان بوون لە سلێمانیا لە سەدا 46 دانیشتوانیان پێگەناوە ئیستا لە سەدا 74.2 ئەوانی کرێکی بوون لە ساڵی 90ەکە لە 56 بوون لە 2021 بوون بە لە سەدا 16 ئەمانە و بە پێی ئەوانی تۆ ئەیڵیت ژمارە و کەسانی بەخێوەکرێن نەبووە دەگمەن بووە لە 90ەکە ئیستا 13836 خێزان ئیعالاکرێن ئەوانی موچەی چاودێری خێزان وەرەگرن نەبووە ئیستا 26980 کەسن ئەوانی موچەی کەمەندامی وەرەگرن بە دەگمەن هەی بووە ئیستا 18137 کەسن نەخۆشخانەی حکومی 11 هەبووە ئیستا 36 هەیە هی ئەهلی یەکدانە هەبووە ئیستا 16 مەڵبەندی تەندروستی 101 هەبووە ئیستا 569 پزیشک 183 کەسمان هەبووە لە 90ەکە ئیستا 3468 پزیشکی ئیخسائیمانەیە نەگەوەی ئیمڕۆ دەرەچێت یا مقیمە مەقدەمە بۆیە و ئامارەکان زۆرن من پێ دەڵێم بۆ نمونە دەرمانسازمان نەبووە کە دەرچووی ئێرە بێت هەشمان بوو بێت زۆر دەگمەن بوون ئیستا 450 پزیشکی دەرمان سازمانەیە پزیشکی دانمان بە دەگمەن هەبووە ئیستا 675 پزیشکی دانمان هەیە کارمەندی تەندروستی 960 مان هەبووە ئیستا 15800 مان هەیە ئەمانە پێ دەڵێن کە ئەم شارە بەڵێ ئەو کاتی بەیەکەوە بووین بەهێز بووین ئەو کاتی بەیەکەوە بووین ئیشمان پێکراوە طبعا ئەمە ئەڕوا بۆ هەمووی ئەمامێ پێت بڵێم لەم ڕۆژانە بە ڕسمی بڵاویەکەینەوە لەسەر حەفە سێکتەر ئێمە 4 ساڵە ئیشەکەین لەبەروی لە 87ەوە هیچ ئامارێک لە عێراق نەکراوە ژمێری گشتی ڕسمی نەکراوە ئێمە هاتوین بە هەوڵێکی زۆر لەگەڵ بەڕێوەبەرایەتی ئاماری سلێمانی و فەرمانگەکانە ئەم داتایانەمان ڕاست کردوێتەوە سەدق و سەباتمان بۆ کردوون بڵاویانەکەینەوە لە هەموو سێکتەرەکانە کە ئەو بەراوردە چییە لە بینی ساڵی 91 و 2021 لە 30 ساڵە بە ژمارەی ڕاستەقینە نەک ئەمە بەشێ بێ بۆ هەڵمەتی هەڵبژاردن ئەمە ڕاستیەکە فاکتێکە کابێ هەمومان لە بەرچاوی باشە دکتۆر پرسیارەکە لێرە ئەوەیە بۆچوونەکەیە کە لە سەرەتای دروستبوونی بزوتنەوەی گۆڕانەوە ململانەکان لە نێوانی کێتی و بزوتنەوەی گۆڕاندا لە سنووری پارێزگای سلێمانیدا بۆ هۆی ئەوەی کە سلێمانی زیاتر پراوێز بخرێ پێ دوایە هۆکاری پراوێز خستنی سلێمانی لە سەرەتای دروستبوونی بزوتنەوەی گۆڕانەوە تا ئەم ساتە وەختە ئەو باڵەکەی بە ئەستۆی کێیە زیاتر گۆڕان لە نەتیجەی ئەو بارودۆخانە دروست بوو کە سلێمانی نێوان گۆڕان و یەکێتی خزمەت نەئەکرا بەڕاستی ئەو لە کوردستان لە ساڵی 91ەوە جەنابی کاکنەوشوان مستەفا لە یەکەم دیداری ساڵی 90ەکە لەگەڵ مامۆستا مەلا عوسمانە داوای دەوڵەتداریەکە داوای دەسەڵاتدارەتی ناکە داوای ئەوە ئەکا کە شۆڕژگێڕەکان بە کە سەروەریکی گەوریان تۆمار کردووە و لەگەڵ بە پشتیوانی خەڵک راپەڕینیان سەرخستووە ئیتر ئەبێ ڕێگا چۆڵکەن خەریکی شار دروستکردن بین خەریکی شارسازی بین خەریکی بینەدنیادی ئینسان بین خەریکی تواناسازی بین شار دروستکردن بین دروستکردنی حکوومەتی هاوڵاتی بین ئیدارەدانێکی ڕاستەقینە بین خەریکی کۆمەلگایەکی مەدەبین بەندەنی بین نەک ئەمنی ئەم داخوازیانە کران بەڵام جێبەجێ نەکران گۆڕان لە ئەنجامی ئەو بارودۆخانەیە دروست بوو بەڵام ئەو بارودۆخانە تەنیا بە گۆڕان نەکرا چونکەمە گۆڕانکاریکی هەموو لایەنەکانەگرێتەوە هەموو سێکتەرەکانەگرێتەوە بۆیە جارێکی تر پێویستمان بە لێ تێگەشتنە گۆڕان ئەبێ بە تێگەشتێکی نیشتیمانیانە خزمەتگوزارانە تێکەڵ بێتەوە بەم ئەنجێدانەیە ئەمە کاتی ئقساکردن و کردنەدەرەوەی کەسمان نییە سوود لە وەرگرتنە لە هەمومان چونکە ئێستا من بە تەنیا مێزە توانم هەڵگرم بەزەم ژوورە بە هەمومان هەڵناژیرێ ئەم نیشتیمانە ئەبێ خەڵکی تریشی بۆ بێنین بۆیە زۆر گرنگە تێبگەین لەوەی کە کەسمان بە تەنیا بەرپرسیارەتەکە نەکەوتۆتە ئەستۆمان کەسیشمان بە تەنیا کەم تەرخەم نەبووین بەرپرسیارەکەش بە تەنیا لە ئەستوی کەسمان نییە بەڵام ئەبێ هەمومان بەرپرسیارین لەوەی کە لە بەرنامەیەکی گشتگیرە بەشدار زۆر باشە دوگرێسەیەکە لەو ڕخنانەی کە لە ئێوە دەگیرێت لایەن هەڵسوڕاوان و لایەنگرانی خۆتانەوە ئەوەیە کە نمایندەکانی بزوتنەوەی گۆڕان لە حکومەتدا
نەیانتوانیوە ئەو بەرنامە و منهەجەی نەوشیروان مستەفا کە باست کرد بە ڕێزت نەیانتوانیوە جێبەجێ بکەن ئێوە تا چەند توانیوتانەوە بەدەم ڕێی سیاسەتەوە ئەو گوڵانە بچنن کە دڵخوازی نەوشیروان مستەفا ئێمە گوڵمان نەشنیوە لەمان هێشتا گوڵ لێ بکرێتەوە ئێمە دنیامان کردەوە بە گوڵستان ئەوەی ئێمە کردومانە بەرنامەکەی نەوشیروان مستەفامان لە پارێزگای سلێمانی بە زیادەوە جێبەجێ کردووە زیاد لەوەی کە تا ئەو کاتی ئەو وەکو خۆی پەیوەندیم پێواکرد لە لەندەن ئەو ترامپ بڕیاری پێنادرێت تۆ ئەتەوێت گۆڕان بڕیاری چی بە بارودۆخی دنیا تێک چووە بارودۆخی عێراق تێک چووە هی ناوچەکە تێک چووە هی دنیا تێک چووە توی ساگات لە عیلاقەی بینی ئەمریکا و فەڕەنسایە لە چ دۆخێکە ئاگاداری عیلاقەی بینی ئێران و ئەمریکای لە چ دۆخێکە ئاگاداری عیلاقەی بینی تورکیا و وڵاتانی تری ئیمارات و قەتەری لە چ دۆخێکایە دنیا دۆخەکەی گۆڕاوە بەڵام ئێمە لەگەڵ ئەو بارودۆخە زۆر قورس و سەختەی پێی هاتین لەبەرەوەی بەدەنگی ڕەوای خەڵک هاتبووین و دەنگی یەکەممان لەسەر ئاستی عێراق و وەرێمی کوردستان و پارێزگاکە هێنابوو توانیمان یەکەم نەبێڵین گۆڕان هەست بە غروری بردنەوە بکە نەهێشتمان هیچ لایەنێک هەست بە غروری نەبردنەوە بکە لەم ئەم ئیدارەی هەموو لایەنێکە ئیداری تەنیا گۆڕانەکان نییە ئەو گلەی لە منەکرێڵێن تۆ ئیداری گۆڕانەکان نەخێر ئەمە ئیداری دەوڵەتە ئیداری گۆڕان نییە ئیداری حیزب نییە گردەکە مەکۆکان ڕایەڵەکان بازنەکان نەتوان ئیداری گۆڕانەکان بن من لێرە بێ ئیداری ئەو کەسانەش بین کە لە شەڕی داعشن گیراون لە سجنی سووسێن ئەبێ ئاویان هەبێ کارەبایان هەبێ سێژەمە خواردنیان هەبێ پارێزراو بن تەندروستیان باش بێ ڤاکسینیان بینێ تووشی کۆرۆناش نەبن جگە لەوانەی تریشی کە هەموو هێزی ئۆپۆزیسیۆنی چەکدار و سیاسی هەموو عێراق هەموو کوردستان هەموو پارچەکانی کوردستان لەم سنوورەی ئێمەیە هەن لەبەرەوە ئەمە ئیدارەدانێکی نەوعی و حەکیمانەی ئەوێ پشت بەخوای گەورە و بەهیمەت و بەو بەرنامەیەش کە نەوشیروان مستەفا داینابوو و بۆ پشتیوانی هەموو لایەنە سیاسیەکان کردویانە بە تایبەتی ئەوانەی لە ناو حکومەتی هەرێمی کوردستانن ئەوانەی لە حکومەتی خۆجێیان تەنانەت ئۆپۆزیسیۆنیش لێرە ئەگەر دوو کەسیش بوو بێ پشتیوانی ئەم ئیدارەی ئێمە بۆەوە ئەتوان خۆتان قسەیان لەگەڵا بکەن ئێمە هیچ جیازەوازی و جیاکاریەکمان لە نێوانیانە نەکردو زۆر باشە دکتۆر دەمێت لەسەر خزمەت گوزاریەکانەوە ئەو پرۆژانەی کە بۆ سلێمانی دەرچوون گرنگترین و پرۆژانە چین کە لە ئێستادا لە پارێزگای سلێمانیەوە بۆ سلێمانی دەرچوون و دەکرێت بکرێتە دەستکەوتێک بۆ شارەکە ئەزانی کە من دەنگم هێنا و دەرچووم بۆی ببم بە پارێزگار چوار ئیشم بە استراتیژ دانابوو ئەگەر لە ماوەی ئەو 4 ساڵەیە چکە 4 ساڵی قەیران بوو کەرکوو کەوتە بوو مزاعفاتی ڕفراندۆن هەبوو گۆڕان لە پەرلەمان و حکوومەت دەرکرا بوو حیزبەکان پشتیان لە یەک بوو نەگڕویان لە یەک بێ متمانە نەما بوو شەڕی داعش بوو نەوت بوو بە $20 و کەمتر و تا سفر قەیرانێکی قوڵی ئابووری و دارایی و سیاسی و ئەمنی و عسکەری لە نێوان هەرێم و بەغدایە هەبوو موچە نەبوو بودجە نەبوو هەموو خراپەکان هەبوون هەموو باشەکان نەبوون لەو دۆخەیان من بوومە پارێزگاری سلێمانی لافاوەکانی دۆڵی شاورێ و بناری خەندیر و باڵەکایەتی هەبوون بوومە لەرزەکانی دەربەنی خان و شارەزور و هەڵەبجە و قەراخ هەبوون خۆپشاندانەکان بۆ موچە هەبوون و خەریک بوو داوامی خوێندنی و ساڵە بفەوتێ نەخۆشخانەی تەواوی داخرابوون نەگڕاوێشکاریەکانەوە زوو داخرابوون خەریب و بەریەکەوتن لە نێوان هێزە ئەمنیە نیشتیمانیەکان کە هی خۆمانن کە هەمووی مناڵی شەهیدن برای شەهیدن کەسی شەهیدن لەگەڵەوەمان بۆ ساوکارماندانەیە دروستە بوو خەریب بوو نەک ئاسایشی گشتی و ئاسایشی سیاسی خەریب بوو ئاسایشی کۆمەڵایەتی و ئارامی تاکیش لە بین نەچوو لەم بارودۆخەیە ئێمە هاتین ئەم ئیدارەیەمان دروست کرد هاتین لەم ئیدارەیە بەیەکەوە کارمان کرد کارمان بۆ ئامانجانە کرد ئەوانی کە من ئەم پێم وابوو لەو 4 ساڵە بتوانم بیکەم ئەم 4 شتە بوو یەکەمیان بتوانم ئەنجومەنی شارەوانی سلێمانی کە لە ساڵی 2000 هەڵبژێرابوون بگۆڕین سوپاس بۆ خوا و لە پێشەوە بۆ هاوسەرۆکانی یەکێتی نیشتیمانی کوردستان اینجا بۆ بزوتنەوەی گۆڕان اینجا بۆ پارتی دیموکراتی کوردستان و لایەنەکانی تر و ئەنجومەنی پارێزگای سلێمانی و حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی شارەوانی گۆڕیمان کە ئەمە دەستکەوتێکی زۆر گرنگ و گەورە بوو دوو هەمیان سەوزکردنی سیەکانی سلێمانیە لە گۆیژە کە خەوی قوڵی هەموو خەڵکی ئەم شارەیە بەهیمەتی ئێمە و پێشنیازی ئێمە بە پشتیوانی و هەمانگی قایمقامەتی سلێمانی کەرتی تایبەتی نیشتیمانی ئیستا جگەلەوەی ئەوەی هەبوو پاراستومانە بەس لە ماوەی شەژمانی ڕابردوو بۆ ساڵێکی ڕابردوو 1200 دۆنممان لە چیای گۆیژە سەوز کردووە بە دارێک کە لەوێ بژی بە 3 ساڵ خزمەتکردن لەلایەن کۆمپانیەکانەوە بە ئاگربڕەوە بە ئاودانەوە بە پاراستنەوە بە لابردنی بژارەکانیەوە بە خزمەتکردن و گەورەکردنەوە ئیشێکی ترمان دەرباسکردنی سلێمانی بوو لەو دوو مەڵەی لە تانجەرۆ هەبوو خۆڵ و خاشاکی سلێمانی بەسپاسەوە بۆ گروپی کۆمپانیەکانی فاروق ئەو پرۆژیان تەواو کردووە ئەنجومەنی وەزیران بڕیاری دەرکردووە کەوتوتە ئیش بەڵام لەبەرەی حکوومەت پابندیەکانی خۆی جێبەجێ نەکردبوو نە کۆمپانیاکە لەم ڕۆژانەیە بڕیاری دەرکردووە دەست بە ئیشکردنەکە هەموو پیسی و خۆڵ و خاشاکی سلێمانی نەک ریسایکلەکە ئەکا بە وزەی پاک وزەی نوێ وزەیە کە دۆستی ژینگەیە
و لە هەمان کاتا پاژمۆ لە 1970 بە وزەی پاک لە 15 بە شوێنێکی سەوزایی بە ڕوبەری 200 دۆنم. اینجا لەگەڵ ئەمەیە بەسپاسەوە بۆ گروپی کۆمپانیەکانی قەیوان کە خەوێکی گەورەی تری سلێمانی کە پرۆژەی چوارەمی من بوو ئۆتۆبانی بابان بوو کە ئەوە دەستمان پێ کردووە هەنگاوی زۆر گەورەمان ناوە پرۆژەی لە ئێستادا لە سەدا چنی تەواو زۆر برین و ڕێکردنی لە 195 تەواو بووە کۆنکرێتکردنی لە 195 تەواو بووە ئامادەکردنی بۆ قیر لە 145 تەواو بووە بە سوپاسەوە بۆ خەڵکی ئەو ناوچانە کە ڕێگاکەی پێ ئەڕوە بۆ دایرە پەیوەندیدارەکان و بۆ حکوومەت هێرێمی کوردستان و بۆ گروپی کۆمپانیەکان قیرنی قیوان و هاوبەشەکانیان کارەکان زۆر باشتر لەوە ئەڕوا زیاتر لەوە کردویانە کە لە ناو گرێبەستەکە بۆیان دیاری کراوە بۆیە من دڵنیان بە پشتیوانی خوا لە کاتی خۆی تەواو بێ هەر ئەوەژنا ئێمە هاتین لە ئەم ڕێگایە کە ئەکرارەوە ئیستا حکوومەت دەسەڵاتی ئەوەی هەبوو ئەم ڕێگایە بکە کە 32 کیلۆمەتر بوو کردمان بە 34 کیلۆمەتر تەنیا ئەیتوانی ڕێی عربەت بە تاسوجۆ بەستێتەوە زۆر باشە لە 5 ڕێگەوە ئەمە زۆر مهمە لە 5 ڕێگەوە ئەم شار ڕێگەیە بەستینەوە بە سلێمانیەوە کە ئیتر لۆد و قەرەباڵخی و کارەساتی هاتوچۆ و ڕووداوی هاتوچۆ لە ناو شاریش نامێنێ بۆیە ئەمە 4 پرۆژەی دیاریکرا و استراتیژی بوون ئەژینا من نەتوانم دەیان پرۆژە بۆ بژێرم و دەیان ئاماری ترە پێوڵێن دکتۆر دیارە دواتر لەسەر ئامارەکان ڕوبەری شارەوانی سلێمانی 95 کیلۆمەتر دووجا بووە ئیستا 470 کیلۆمەتر دووجایە اینجا ئەوە کە هاتی تەسەری پێ دەڵێم کە سەوزایەکانی سلێمانی لە ماوەی ڕابردوودا لەژێر هەڕەشەی وشک بووندا بوون لە ئێستادا ئەکرێ بڵێن سەوزایەکانی سلێمانی لەو مەترسی ڕزگاریان بووە بەڵێ لەو مەترسی ڕزگاریان بووە چونکە ئێمە خۆمان دەست پێشخەر بووین کە نێڵین لە داو بچن حکوومەت هێرێمی کوردستان بڕیاری خەرجکردنی بودجەکەی زۆر دواخست و ڕێکارە ڕۆتینیەکان زۆر دواکەوت بەڵام ئێمە چ ئەم 4 ساڵەی لە حکوومەتا بووین بە شایەتی باخچەکان و شارەوانی سلێمانی و کەرتی تایبەت چ وەکو پارێزگاری سلێمانی چ وەکو کەرتی تایبەتی نیشتیمانی و شارەوانی پشتیوان بووین لەوەی نێڵین بگاتە ئاستی فەوتانن بەو ئیمکانیەتە کەمەی هەمان بووە پارەمان خەرج کردووە کارمان کردووە بۆی لە وشکبوون بیان پارێزین و وەسپاسەوە بۆ حکوومەت هێرێمی کوردستان ئیستا چ بلوارەکان چ پارکی هەواری شار چ پارکی ئازادی بودجیان بۆ دابین کراوە کە کۆمپانیەکانی شەکان ژگەلەوە باخی گشتی پارکی دایک پارکەکانی تر دەیان پارکمان لەسەر بودجەی پارێزگا دروست کردووە لە ماوەی 4 ساڵەیە هەمووی مانگرتۆتە ئەستۆ چ بە لێدانی بیر و دابینکردنی ئاو چ بە تۆڕی ئاو چ بە کڕینی تەنکەر بۆیان چ بە دابینکردنی پێداویستیەکانیان و ئیستا ئێمە پشتیوانێکی سەرەکی و پرۆسی زۆر باشە دکتۆر لەسەر گرانی نرخی بنزین ئەوە گرانی نرخی سوتەمەنی کە لە ئێستادا یەکێکە لە گلەیەکان لای هاوڵاتیان و شۆفێران چی کراوە بۆ چارەسەرکردنی گرانی نرخی بنزین لە ئێستادا ئێمە لەو کاتەی هاتین خەریک بوو بنزین ئەبوو بە 1000 دینار و کوالیتێکی زۆر خراپ بوو سیارە سووتە فیلپەمپە سووتە گرفت هەبوو بنزین نەبوو کوالیتەکەی خراپ بوو سعرەکەشی گران بوو قەباری پێویستیش لە بازاڕان نەبوو ئێمە هاتین قۆڕکاریمان لەم کەرتیان هێشت کوالیتیمان بەرز کردەوە نرخمان دابەزان بە درێژایی 4 ساڵی ئێمە هەتاکو مانگی دوو بەردەوام بنزین لای ئێمە دابەزیەوە و ئێمە هاوکار بووین بۆ داوازاندنی و کوالیتیمان پاراستووە و بە هەموو قۆناغی کۆرۆناش کە قۆناغێکی مەترسیدار بوو و دوای ریفراندۆمیشکەنەیان هیچ بێ بۆ کوردستان نەمانێش قەیرانی سوتەمەنی دروست ببێ لە هەمان کاتا بە تەنسیق لەگەڵ حکوومەتی ئیتیحادی توانیمانە ساڵانە گەر بڕێکی کەمیش بێ نەوتی سپی بۆ هاوڵاتیان دابین کەین کەەوە لە ساڵانی ڕابردووە بە درێژایی ساڵانی ڕابردوو لە دوای 2014 یەکجار 40,000 لیتر نەوتی سپیاتۆتە ئەم شارەوە ئێمە ساڵ هەبووە 130 میلیۆن لیترمان هێناوەتە 130 میلیۆن لیترمان هێناوەتە سلێمانیەوە باشە بەمە سێکتەری سوتەمەنی جگەلەوەی کە نرخی لە بۆرسە گران بوو و مەشاکلی بۆ دروست بوو و خواست لەسەری زۆر بوو بەهۆی کۆرۆناوە بازار کرایەوە حکوومەت نەوتی خاو نایە بە پاڵاوگەکان و دەعمی سێکتەری سوتەمەنی ناوخۆی ژناکە هەموو بەنزینی لە بازار بازرگانیە چیتان کرۆ بۆی کە و بارگرانەی لەسەر هاوڵات ئێمە یەکەم بەسپاسەوە بۆ بەڕێز وەزیری سامانە سروشتیەکان بە هەماهەنگی لەگەڵ وەزارەتی نەوتی عێراق و وەزیری نەوتی عێراق ڕۆژانە بڕی 1,800,000 لیتر بنزین بۆ پارێزگاکانی هەرێم تەرخان کراوە بە نرخی 690 دینار ئەفرۆشرێ لەگەڵ بازرگانەکان و خاوەن بەنزیخانەکان و ساحەکان قسەمان کردووە زۆر هاوکارن لەوەی کە نرخ بەرز نەکەنەوە چاویان لە مەساحی گەورەی قازانج نەبێ خزمەتی وڵاتەکانیان بکەین قەبارەمان پاراستووە کوالیتیمان پاراستووە و ئەو نرخی کە بەرز بوویەوە ڕامان گرتووە ئیستا ئەگەر سەیری بنزینی سۆپەر لای ئێمە بە 975 و بەرەو خواریەت لە شارەکانی تر بە 1185 بنزینی
محەسەن بە عینی شێوە بە بنزینی نۆرمال ئیستاشکاوە لە 850 بوو بە 800 بۆ بە 750 لە 750 بۆ بە 730 و ئومێدەکەی زیاتریش دا باشە کۆنتڕۆلکردنی نرخ لە بازارڕا بە شێوەیەکی گشتی لەسەر کاڵا و شتومەکەکان وەرە دیاریکراویش لە چوارچێوەیەکدا سوتەمەنی لە چوارچەوەی دەسەڵاتەکانی ئێوەدا ئێمە هەموو دەسەڵاتی سوتەمەنی لە مانگی دووە براوەتەوە وەزارەتی سامانە سروشتیەکان چکردنی ڕەسید بۆ کۆمپانیەکان کە سوتەمەنی بێنن چ بیبەنە دەرەوە چ ئەو جۆرانی کە ئەیهێنن چ ئەو باجانەشی لەسەری بۆ زیادیان کردووە چ خۆشی کەم بۆتەوە قەبارەکەی لە بەرهەمهێنانە لە وڵاتانی کە بازرگانەکانی هێنن وەخواز لەسەری زیایی کردووە وەخواز لە ناوی شەوەر زیایی کردووە بەڵام لەگەڵ ئەوەیە بەڵێ ئێمە لە ڕێی بەسوپاسەوە قایم قامێتی سلێمانیەوە کە کارژێڕیەکانەوە لە ڕێی لیژنەکانی قایم قامێتەوە لە ڕێی بەڕێوەبەرایەتی نەوت و کانزاکانەوە لە ڕێی لیژنەکانی پارێزگای سلێمانیەوە چاودێری وردی ئەو پرۆسەیەمان کردووە نرخی بەنزینی بازرگانی لە سلێمانی لە هەموو شارەکانی تری عێراق و هەرێمی کوردستان بازرگانی ئەڵێم هەرزانترە و کوالیتی باشتر. دکتۆر لە ماوەی ڕابردوودا زۆر بوون و لایەنانەی کە باسییان لە ئارامی سلێمانیدا کرد بەڵام دەبینین کە ناوە ئارامی لە هاوڵاتیانی شاری سلێمانی ئەشێوێنرێت چی کراوە بۆ ئەوەی کە ڕێگری لەم حاڵاتە بکرێەوە باز لەوە دەکرێت کە لیژنەکانی پاراستنی ئارامی سلێمانی و بە تایبەتی پارێزگاری سلێمانی لە کاتی ڕوودانی ئەم ڕووداوانەدا ونە ئێمە ون نین ئەم شتەکان خۆیان ناوی خۆیان بەخۆیانەوە کارەکەی ئێمە کارێکی ئەمنیە بۆ پەیوەندی بە ژیان و ئارامی و سەقامگیری هەموو هاوڵاتیەک و هەموو هاوڵاتیان و خەڵکانی بیانی و کۆمپانیا گەورەکانیشەوە هەیە تەنیا شوێنێک و دوان و کەس دین و پەیوەندی بە هەموو لایەنە سیاسیەکانەوە هەیە ئێمە زۆر بە باشی لایەنی ئامارامی و سەقامگیریمان ڕاگرتووە منەت ئەمەوێت پێت بڵێم بە پێی راپۆرتەکانی نەتەوە یەکگرتووەکان وەزارەتی ناوخۆی عێراق وەزارەتی ناوخۆی هەرێم سلێمانی ئارامترین پارێزراوترین شوێنە لە ڕووی ئاسایشەوە لە عێراقا نەک لە هەرێمی باشە بەڵام جوڵاندنی هێز لەلایەن هەندێک هێز و لایەنەوە باسکە ئەمانی ڕوئەیە حاڵەتی ڕێکخراو نین حاڵەتی پشتیوانی کراو نین حاڵەتی دەوڵەتی نین ئەمانە نە دەوڵەت جوڵانونی نە بە ڕێکخراوین نە بەرنامەوەدا ڕێژاون حاڵەتن ئەبن ئەکرێ بڵێ میلیشیان ئەمانە ئایا دەستگا ئەمریکانی ئێمە توانیوانە کۆنتترۆلیکەن یانیان توانیوە بەڵێ توانیوانە کۆنتترۆلیکەن پێم بڵێ ئایا ڕوودا مشاکیل ڕوئەیە و بەریەکەوتن ڕویا بەڵێ لە هەموو دنیا ڕوئەیە بەڵام ئایا ئێمە بەشێکی لە ڕووداوانە نەخێر ئێمە بەشێکی لە چارەسەر ئێمە بێلایانی خۆمان و هێز ئەمریکانمان پاراستووە و هێز ئەمریکان زۆر هاوکارن لە پاراستی سەرماڵی هاوڵاتیانە و ئەو حاڵەتە ئەمنی لە سلێمانیا هەیە بەڕاستی جێی تەقدیرە ئەوەی تری ئەمێنێتەوە سەر بارودۆخی سیاسی ناو لایەنە سیاسیەکان کە ئێمە وەکو لایەنی دەوڵەت وەکو لایەنی حکوومەت هاوکارین لەگەڵ هەموو لایەکیانە کە ئەو یەکتر قوبوڵ نەکردن و بارودۆخانی کە بەسەریانایەت نابێ ڕنگدانەوەی بۆ ژیانی گشتی هەبێ نابێ بێ بە هۆکاری تێکچوونی ئاسایش و بەسوپاسەوە بۆ هەموو لایەنەکان کە ئەم قسانیان لێ وەرگرتوین و هاوکارمان بوون ئەوەی ڕووی یاوە شتێکی کەم نییە بەڵام لێکەوتەکانی بۆ هاوڵاتی هیچ پریشکێک هیچ بزیسکێک بەرکەز نەکەوتون ئەوەش کارێکی کەم نییە لە هەر وڵاتێکە ئەوەی لێرە ڕوویاوە ڕووبات کەواتە دکتۆر بۆکو بەڕز دامەژێت بێدا ئەم هێزانە هێزی دەوڵەتی نین جوڵاندنی هێزێک لە دەرەوەی هێزی دەوڵەتی و لە دەروی هێزی حکوومەت تۆ چۆن پێناسەی ئەکەیت ئەزای من باسی هێزی دەوڵەتیدان دەوڵەتی نەکردوڵم ئەمانە دەوڵەت نەهاتوە ئەم مشکلانە دروستکە دەوڵەت هاتووە حەلیان بکە ئەو کەسانە کە هەڵگری چەکن دوونەوەن یان بەڵام دوجار هێزی دەوڵەتیە بەکاردێ بۆ کۆنتترۆلکردنی ئەم کێشان ئێمە نابێ خۆمان هەڵپەخڵەتێنی لێرە لە عێراقیش هێزی دەوڵەت بەدەست کێوەیە خۆ گەورەترین مشکلەی عێراق ناسەقامگیری عێراق دۆخی ئابووری خراپی عێراق گەندەڵی لە عێراقا ناسەقامگیری لە دەوڵەت و حکومڕانی و نەبوونی حکومەتێکی ڕەشیدا و لە هەرێمی کوردستان تا دێکە لەوان باشترە ئەگەڕێتەوە بۆی هێزی چەکدار و داهات ئابووری بەدەستی دەوڵەتەوە نییە هەتا ئەم دوانە بەدەست دەوڵەتەوە نەبێ دەوڵەتداری دروست نابێ دەسەڵاتدارەتی دروستە بێ اینجا دەسەڵاتدارەتیش لە هەرێمی کوردستان و فەڵەستین نەبێ باوی نەماوە ئەبێ تۆ دەوڵەتداری بکەی دەسەڵاتدارەتی نەکەی ئەوەی وتم لە ساڵی 90ەوە ڕەوانشاد نەوشیرا مستەفا داوایە کرد ڕووی نییە بردی بۆ هەڵبژاردنەکانی نەودوو بەو هەموو حاڵەتی کرا و بەو ساختەکاری و دۆخەی هەبوو ئەو کاتە پارتی دیموکراتی کوردستان بە ڕێژەیەک لە یەکێتی نیشتیمانی کوردستان دەنگی زیاتر هێنابوو بە پۆین کار نەوشیران دیسان پێشنیازی کرد کە با ئێمە هێزێکی بەقووەتین
ڕاپەڕینمان کردووە بە 4 ساڵ حکوومەت بەتەنیا لای پارتی بێ ئێمە معارەزەیەکی بەقووەتە بین با لەگەڵ تەجروبەی حکومڕانی و دەوڵەتداری تەجروبەی ئۆپۆزیسیۆنیش دروست بێ کەس دیسانەوە بە قسەی نەکرد بۆیە ئەمە مایەوە هەتا دروستبوونی بزوتنەوەی گۆڕان بزوتنەوەی گۆڕانیش خۆی دیسانەوە لەو منهەجی کە پەیڕەویە کرد چونکە تۆ نابێت تەنیا بەوەی ئەتەوێت یان حەزت لێیە یا لە ئامانجتایە کار بکەیت ئەمری واقع و لۆژیک زۆر گرنگن لەوەی کە تۆ چۆن بتوانی گۆڕانکاریەکان بکەیت بۆیە ئیستا ئێمە لە دۆخێکین کە ئەبێت جارێکی تر بە لۆژیک بە ئەمری واقع بە خوێندنەوەی یەکتری بە یەکتر تەریک نەکردن بە یەکتر شەریککردن بە یەکتر لەت نەکردن بە خەنجەری کول لەیەکدەن نەدان بە پشتی یەکگرتن نەک پشت لەیەکردن کار بکەین بۆ ئەوەی لە ڕابردووە نەمانتوانیوە بیکەین لە ئیستایا بیکەین. زۆر باشە دوکرد لەسەر بابەتێکی کە دەمەوێت گفتوگۆ بکەین ئەوش بابەتی ئازادی ڕادەربرین و ئازادی ڕۆژنامەگەریە لە پارێزگای سلێمانی بە بەراورد بە پارێزگاکانی تر لە ماوەی ڕابردوودا چەند ڕووداوێکی نەخوازرا ڕوویدا بە لە ڕێگەی هێزەوە کە بەشێک لە دەستگاکان دەستگای میدیایەکان داخران و جۆرەك لە هەڕەشە لە بەرامبەر ڕۆژنامەنووسان و میدیاکاران کرا بەڵام لە بەرامبەر ئەمەشا بە بەراورد بەمە دەبینین کە لە پارێزگاکانی ترەوە بەشێک لە ڕۆژنامەنووسان و میدیاکاران ڕوو لە پارێزگای سلێمانی دەکەن ئەمەش بە وتەی خۆیان باز لەوە دەکەن کە لێرە ڕەنگە ئازادیەکە زیاتر فراهەم کرابێ تۆ چۆن ئەم دوو بابەتە لە یەک دەدەیتەوە ئەزای سلێمانی بە تەبیعەتی خۆی لە بیدایەتەوە بۆ دەوڵەت دروست بووە بۆ شار دروست نەبووە خەڵکی سلێمانی خۆی بەراورد بە هیچ شارێکی تر ناکە خۆی بەراورد بە دەوڵەتەکە چونکە ئەمە پایتەختی مینشینی بابان بووە پایتەختی حکومڕانی مەلیک مەحموود بووە دوایی لە 25 جوێن ئەم وڵاتاکەن بە لیوایە کە من پێ دەڵم لە نەویەکە 4 قەزای هەبووە باشە ئەمە شتێکە لە شعوری ئینسانی کورد و ئینسانی ئەم ناوچەیە هەموو پارچەکان چاویان لە سلێمانیە هەموو شارەکانی تری عێراق چاویان لە سلێمانی هەیە هەموو وڵاتانی دەور و پشت و وڵاتانی تریش کە بەردەوام سەردانمانەکەن چاویان لە سلێمانیە سلێمانی شارێکە جگەلەوەی هەموو شۆڕشەکان تیا ڕوویاوە هەموو حرەکە فکری و ئەدەبی و سەقافی و کەلتوری و شوێنەوارناسی و سیاسیەکانی تیا ڕوویاوە دینیەکان تیا ڕوویاوە طریقەتەکان تیا ڕوویاوە تۆ قادری و نەخشی دەیە دووکی مەرکەزەکەی سلێمانیە اینجا ئەمە سلێمانی قوڵایی هەیە لەگەڵ ئەمەیە بۆلانە خالیدی نەخەشبەندی لەکوێیە نالی لەکوێیە ئەبین زەکی بەگ لەکوێیە وانە ئەم جەدەلێتە هەیە بەڵام زیندوێتی سلێمانی لەم جیاوازیایە سلێمانی بە جیاوازیەکەیەوە گەشەکە بە جیاوازیەکەیەوە جوانە بەوەی لە یەک ناچین جوانین طبعا ئەمنی تۆ دەیسا پەخش بۆ هەموو شارەکانی تی کوردستان من ناتوانم بڵێم لە کوردستان ئازادی ڕادەربڕین نییە ئازادی میدیا جیایە و ئازادی ڕادەربڕین جیایە ئازادی ڕادەربڕین هەیە تا ڕادێکی زۆر ئازادی میدیاش هەیە بەڵام ئێمەش ئەبێ بزانین چ شتێکە چێتە ناو خانەی ئازادی ڕادەربڕینەوە ئایا و هەموو تەشیرەی من بە تۆی بکەمە چێتە خانەی ئازادی ڕادەربڕینەوە کێ ئەمە یەک لاکاتەوە ئەبێ دادگایەک لای کاتەوە چ دادگایەکی بێلایانی سەربەخۆ دوور لە دەسەڵاتی حیزب دوور لە قۆرخکاری دوور لە ویستی کەسێک یان حیزبێک یا لایەنێک یا بنەماڵەیەک ئەمانە هەمووی ڕاستن کوردستان لە ئاستی ئازادیەکانە لە ئاستێکی باشایە سلێمانی نمونەیەکی زیندوی ئەمەیە هیچ کوێ بەراورد بە سلێمانی ناکرێت بەڵام نابێت سلێمانی خوا نەکردە لەبەر ئەوەی ڕەخنەگرە پارێزێ دیدی ڕەخنەگرانی هەیە زمینی ئازادی دروست کردووە پێشێکێتی ژەمەوە گۆڕان زۆر هەردەر بووە بۆ ئەوەی کە ئەم ئازادیە بەردەوام لە گەشانەوەیە بێت تۆ هاوڵاتی لەکوێ دەرچووە لەڤین لەکوێ دەرچووە ئاوێنە لەکوێ دەرچووە ئەم هەموو سایتانە لەکوێن ئێنارتی لەکوێ دروست بووە کە ئێنێری ئەو ساڵ لەکوێ دروست بووە حیزبەکان من پێ دەڵێم ئەو منافەسە حیزبی و ڕسمانی لێرەی بینی ئێوە کەناڵم چنە شارەکانی تر بزانم زاهیرەیە بینن ئەم شەقامی من وێرە بگرن شەقامێکی سەرەکی شارێکی تری کوردستانی ژوێنە بگرن باشە کەواتە ئەکرێ بڵێن کاندیدەکان وێنە بگرن هەمان ڕەنگی کاندیدەکانیش لێ وێنە بگرن زۆر بەڵام ئەمە نابێ ببێ بەهۆی ئەوەی کە هەر کەس لە شوێنەکەی خۆی بێت قسەکانی لە سلێمانی بکات ئێمە پێویستمان بەوەیە لە شوێنی خۆمان لە مینبەر و میحرابی خۆمانەوە لە سەکۆی خۆمانەوە قسە بکەین چونکە بۆ ئەوەی ئەو خەڵکە بێکەس نەکەون بۆی بوێری بچێتە پێشەوە بەڵام ئەبێ ئەمانە ڕاست بن ئەبێ زانیاری ڕاست بن باشە کەواتە دکتۆر ڕاست بڕیاری ڕاست دروستەکە هەڵوێستی ڕاست دروستەکە زانیاری چاواشەکارانە نەفامی دروست باشە کەواتە تەوێ بڵێ لە سلێمانیدا هیچ مەترسیەک لەسەر ڕۆژنامەنووسان و ئازادی ڕۆژنامەگەری نییە لەلایەن دەوڵەت بۆ لەلایەن هێزە سیاسیەکان بە هیچ جۆرێک نییە و ئێمە ڕێ بە هیچ شتێک داین بەڵام پێم بڵێ حاڵەت ڕووینەوە بڵێ لەکوێی دنیا ڕووینەوە شوێنێکی دنیام پێ بڵێ کە ڕوویناوێت تەقریری ساڵانەی
ڕێکخراوی ڕۆژنامەنووسانی نێودەوڵەتی یا ڕۆژنامەنووسانی بێسنوور بێنە بزانە لە کوێی دنیا هەیە ئێمە لەگەڵی نین، ئێمە پشتیوانی نین و هیچ شوێنێک و دەوڵەتێک نییە وەکو ئێمە. لە ئەنجومەن بووم یەکەم هەمووی زانیاری پێدانم لە ئەنجومەنی پارێزگار کردوتەوە لە هەموو هەرێمی کوردستان. بووم بە پارێزگار لە سوڵتەی تەنفیزیە یەکەم بەشی زانیاری پێدانم کردوتەوە لە هەموو ئەستاتی دەوڵەتی حکومەتی هەرێمی کوردستان و عێراقا. هەر ڕۆژنامەنووس ئەگەر پرسیارێکی هەبوو بێ بە شەو بە ڕۆژ جوابماناوەتەوە، دەرگامان بۆ هەموو کەسێک کراوە بووە لە هەموو بابەتێکا لەگەڵیان نابووین تا ئەوەی کە ئێمە نەبین بەهۆی ناوزراندن، نەبووین بە چاوەشەکردنی خەڵک، زانیاری ناڕاست دێین بە خەڵک، بە دڵنیا فەیک نەبێ، بێدایک و باوک نەبێ، خەڵک بە ئاراسەیەکی خراپ نەبا، بۆ ملبلانەی شەخسی بەکارنێت، بۆ لێدانی خەڵک بەکارنێت، ئێمە پشتیوان. دیارە دکتۆر هەر کارێکی باش جێگەی دەستخۆشیە، بەڵام بە بەراورد بەو دەستخۆشیانەی کە بۆتان دێت تا چەند کار لەسەر ئەو نەقد و ڕخنە و گلەیانە دەکەن کە ئاراستتان دەکرێت و تا چەند گلەی و ڕخنەی هاوڵاتیان بە نظری اعتیبار وەرگری وەکو شخصی خۆت؟ من بەردەوام جوابی خەڵکەمەوە لەوانێت تاکە بەرپرس بم کە بە هەموو ڕێگەی وەڵامی خەڵکەمەوە دایمش لەناو خەڵکام و ڕۆژێ لە ڕۆژان یەک هەناسە لە خەڵک دوور نەکەوتومەتەوە، دوور ناکەوم، من لە ناو خەڵکەوە هاتووم، بەدەنگی و خەڵکە هاتووم وەچمەوە ناو خەڵکە، نە ژیانم گۆڕیوە، نە خانووەکەم گۆڕیوە، نە ئۆتۆمبیلم گۆڕیوە، نە مستەوای معیشتیم گۆڕیوە، ئەوەی هەشمە لە خزمەتی هاوڵاتیە و ئەمە بە تەکلیفە زانم، نەک بە تەکریم و بە شتێکە بە من وەکوڵێ پێی بەرز بوو بێتمەوە. ڕخنەی واقعی لەسەر ئەدای کارکردنی ئەو ڕخنانی واقعی بن ئێمە زۆر بە جددی ئیشان لەسەرەکەین و عینی کات ئیشان لەسەرەکەین و بە ڕخنەی زۆری هاوڵاتیان نەژین. ڕخنە لە دۆستە گیرێ، شەڕ لەگەڵ ڕق لە دوژمنە بێتەوە، شەڕ لەگەڵ دوژمنە نەکرێ، بەڵام ڕخنە لە دۆستە گیرێ. ئێمە خەڵک تا ئێستا ڕوبەڕوو هیچی ڕخنەشی لێ نەگرتوین، بەڵام لە تۆڕی کۆمەڵایەتی یا لە واتساب یا لە ڤایبەر ڕخنەیە گەنێرن ئەیخینە سەر سەرمان، دیراسەیەکەین، ڕاست بوو، تحقیقمان کردوا بوو، بەدوایە چین و هاوڵاتیان خۆیان شایەتن لەوەی چەند بە خێرایی بەدوای ئەو داواکاریان ناچین. بەس نەمێوە شتێکی ڕاستکەمەوە، حیزبەکانی هاوڵاتین، ئێمە کردومان نەتەوە بە هاوڵاتی. حیزبەکان چێن؟ ئەم حیزبانە هەمویان هاوڵاتیان ئێمە نیشتیمانە پشتیوانیانەکەن، خۆوان لە کونە دیوار نهاتونە دەرەوە، ئەوانن کە ئەمنیەتی وڵاتە پارێزن، ئەوانن کە دەوڵەتداری دروستەکەن، ئەوان کە مۆساتی دەوڵەت بەڕێوە ئەبن. بۆ ئێمە بەبێ جیاوازی هەمویان هاوڵاتین. ئێمە بەڵێ کار لەسەر ڕخنەکانیانەکەین و ئەرکمانە کە کار لەسەر ڕخنەکانیان بکەین و سەرچاوەیەکی گرنگی پێشکەوتنی ئێمن و پشتیوانی ئیدارەکەی ئێمن بڕواتە بێ. لە ساڵانی ڕابردووە کە لەو قەیرانە قوڵایانە بووین، ئەگەر پشتیوانی هاوڵاتیانی سلێمانی نەبووایە، پارێزگاکە هەمووی وەکەرتی تایبەتی نیشتیمانی نەبووایە و متمانی حکومەت هەرێمی کوردستان نەبووایە و ڕێکخراون و دەوڵەتەکان کە ئێمە پەیوەندێکی زۆر باشمان هەیە و دەوڵەتان کە پەیوەندێکمان هەیە بێنەزیرە لە ئاسپارێزگاکانی ترا، نەمانەتوانی ئەم کارانە بکەین. ئێستا ئێمە لەسەر ئاستی سلێمانیمان بردوتە ئاستی نێودەوڵەتی لە وزەی نوێ، ئەندامی کارای لە پەیمانی نێودەوڵەتی بۆ زەنوەکان لە برۆکسێل. هەموو ساڵێک من 2 میلیۆن دلارم لە یەکێتی ئەوروپاوە هێناوە بە سلێمانی، لەم قەیرانەیە. دەستە خوشک و هاوتا و هاوسەنگی لەگەڵ شارەوانەکانی ئیتالیایە. هەموو ساڵە 500,000 دلارمان لە شارەوانەکانی ئیتالیاوە هێناوە بۆ سلێمانی. ئێمە لەگەڵ شارە ئەدەبیەکانی دنیاین. ئێستا لە دەیدەیە کاری هاوبەشی وەرگێڕانمان لەگەڵ مانچستەر هەیە، لەگەڵ بۆدرۆ هەمانە لە فەڕەنسا، لەگەڵ نۆنتیمان هەمانە لە بەریتانیا، لەگەڵ ڕۆمانیەکان ئەمڕۆ لێرە بوون کارمان هەیە، لەگەڵ فەڕەنسیەکان لە ڕۆژی مۆسیقایە هەمانە، لەگەڵ ڕووسەکانە هەمانە، لەگەڵ چیک هەمانە کە دەعمێکی گەورەمانەکەن، لەگەڵ پۆڵندیەکان، لەگەڵ ئەڵمانیەکان، لەگەڵ ئەمریکیەکان کە ئێمە هاتین بەس ئیسیسماراتێکی دیاریکراوی ناوچەکە لێرە هەبوو. ئێستا تەنویعی مەسادری ئیسیسماریمان کردووە، تەنویعی مەسادری اقتصادیمان کردووە. ئێستا ئیسیسماراتی ئەمریکی، ئینگلیزی، ئەڵمانی، فەڕەنسی، هۆڵندی، پۆڵندی، چیکی، تورکی، ئێرانی لە سلێمانی خەرجکردنی ئەو پارەی کە باسکەوە پارانەی کە لە دەرەوەی ناوتانێتەوە بۆ پارێزگای سلێمانی لە چوارچەوەی دەسەڵاتی پارێزگای سلێمانیدا. بەڵێ لە ڕێی UNDP-ەوە پارەکە لای UNDP-ە، ئیشەکە ئێمە پێشنیازیەکەین، ڕەزامەندێکە ئێوە وەریەگرین، ئێمە چاودێرە بین، ئێمە لە پرۆسی تەندەری نابەشدارە بین، بەڵام پارەکە ڕاستەوخۆ لە یەکێتی ئەوروپاوە چێتە سەر حسابی UNDP یا بەو کۆمپانیایە بەپی ئەو سیستەمەی لە تەندەرەکە بەو کۆمپانیای کارەکە جێبەجێکە. ئێمە لەمەشە هەوڵمان ناوە یەکەم کۆمپانیەکان خۆماڵی بن، دەستی کاری خۆماڵی بخاتە گەڕ و ئەو شتانە بن کە لەگەڵ زەنوەکانیەتەوە. بۆ نمونە ئێستا ئێمە هەموو ڕووناکی سلێمانی، شەقامی مەلیک مەحموو و ڕێگای ڕاپەڕین تاسڵجا هەتاک و دوڕیانەکەی سەرچنار و کەمپەسی تازەی زانکۆی سلێمانیە بووی لە ڕێی یەکێتی ئەوروپاوەکەی بە گڵۆپیلیت. ئەمە هەمووی کارەکەەوە گیرفانی دروست دەبێت. 27 سپتەمبەر ڕۆژی جیهانی گەشت و گوزارە، وەکو پارێزگای سلێمانی تا چەند کارتان کردووە کە گرنگی زیاتر بە کەرتی گەشت و گوزار بدرێت لە سلێمانیدا. من ئەمڕۆ بەهۆی ئیمتیزاماتان نەمتوانی بەسپاسەوە بۆ بەڕێوەبەرایەتی گشتی گەشت و گوزاری سلێمانی و دەستەی گەشت و گوزار لە هەرێمی کوردستان و کۆمپانیا گەشتیاریەکان و هۆتێلەکان
کە ئەمڕۆ خەڵاتی ڕێزلێنانیان بۆ ئێمە وەکو هەڤاڵ ئامادە کردبوو لە بەڕێوەتی گشتی من نەمتوانی بچمە خزمەتیان ومێ دەکەم دوایان بەرنامەیە بچینە خزمەتیان بەڵێ ئێمە کاری گەورەمان کردووە لەسەر ئابوووریەک کە ئەمە داهێنراوی خۆمە و ئەبشانازی پێوەکەم ناوم ناوە ئابووری سەوس ئیش لەسەر 5 بنەماکە کشت و کاڵ گەشت و گوزار ژینگە و زەنوێکان بازرگانی دوو ئاراستە نەگەوی سلێمانی بکەین بە حاوی کاڵای وڵاتانی چواردەورمان پیشەسازی بە تایبەتی پیشەسازی خۆراکیەکان و پیشەسازیەکانی کەرتی بیناسازی لە هەر 5 سلێمانی شۆتە پێشەوە و ئیشی لەسەرەکە دەوڵەتی گەورەی وەکو هۆڵەندا فەندبانەکە سینیەکان فەندبانەکەن ئەڵمانیەکان و ئینگلیزەکان و ئەمریکەکان فەندبانەکەن بەڵێ من یەک بەراورد ساڵی 6 دوانزەی 2007 من بووم بە پارێزگار لەو ساڵەیە 30,000 گەشتیار داخلی سلێمانی بووە ئەوانن کە لە ئاسیا ئیشیان کردووە لە کۆڕەک یعنی کرێکاری بیانی بوون هاتون لێرە پارەیان بردوێتەوە نەک لێرە پارە خەرچکەن لە 2010 ئەم ژمارەیەمان گەیانە 300,000 کەس گەشتیاری ڕاستەقینە لە ساڵی پارات لە ملیۆنێک تەجاوزی کردووە و لە ئیستا ژمارەکە زۆر لەوە زیاترە بێ لە کاتێکە کۆرۆنا لە ناوە هەبووە کە ڕێی گرتووە لە هەموو دنیا خەڵک جوڵە بکە زۆر باشە دکتۆر بە هەرێمی کوردستان سروشت خۆشی ویستووە بەشێک لە ناوچەکانی سنووری پارێزگای سلێمانی کە زۆر شیاون بۆ ئەوەی بکرێنە شوێنی گەشتیاری و تا ئێستا حکومەت داوەڕێ جدی لێ نەداوەتەوە تا چەند کارتان کردووە لەسەر ئەوەی کە بتوانن ئەگەر لە ڕێگەی کۆمپانیاکانی ناوخۆشەوە نەبێت لە ڕێگەی کۆمپانیاکانی دەرەوە گرنگی بەم کارتە بدرێت لەو لەسەر بودجێم پارێزگای و بودجێی من بودجێی خۆم وەکو شخصیش کە دەعمم کردوون بەشتی محدد و لەسەر بودجێی پارێزگای سلێمانی ئێمە هاتوین ئێستا ڕێی ئۆتۆمبیلە چێتە بەردەم ئەشکەوتی 1000 مێتر چی ئەمازانێ لە سلێمانی 65,000 ساڵە ئەو ئەشکەوتە هەیە کۆنترین ئێسک و پرسکی کۆنترین مرۆڤی دنیا کە نیەندەرتاڵە لەوێ دۆزراوەتەوە لە 26 لەلایەن ئەمریکەکانەوە لەکەمە لە دنیاە تا ئێستا خەڵک نەیەتوانی بە پێش بڕوە ئێمە ڕێگامان بردوۆتە بەردەم ئەشکەوتی 1000 مێتر و خەریکین پلیکانەی ینی سروشتی بۆ دروستەکەین بۆ ناو ئەشکەوتەکە زۆر باش ئێمە هاتوین قسقاپانمان تعمیر کردوێتەوە هاتوینەوە ئاساوارانەی لە ماوە دۆزراوەتەوە لەسەر ئەرکی خۆمان هێناومان بۆ مۆزەخانی سلێمانی هاتوین شتی ئەنتیکەی پارچەکانی تری کوردستانمان کڕیوە بۆ مۆزەخانی نیشتیمانی سلێمانی گەورەترین پشتیوانی مۆزەخانی سلێمانیمان کردووە کە ئێستا خەریکە پێشی مۆزەخانی بەغا ئاياتەوە بێ بە یەکەم دووهەمە لە سەراستی عێراق خەریکە بێ بە یەکەم دامی کۆمپانی وڵاتانی دنیامان کردووە فەڕەنسیەکان 50 تیمی گەڕۆکی وڵاتانی جیاجیا بەم کونارەی تەنیشتی خۆمانەوە خەریکی تەنقیباتی شوێنەوارن دامی گەورەی شوێنەواری سلێمانیمان کردووە بۆ پاراستنی شوێنەوارەکان دەیان خانووی کۆنی سلێمانی و گەڕەکە کۆنەکانمان لە ڕێی کۆلیژی ئەندازیاری سلێمانیەوە بە بودجەی ئێمە هەموو نەخش و دیزاینەکانیمان هەڵگرتوێتەوە خانوەکانمان تعمیر کردوێتەوە خەسەخانەی ئینگلیزمان کردو بە کتێبخانەیەکی نێودەوڵەتی خەریکین ئەرشیفێکی لە بۆ ناوەندی ئەرشیفی ژنی کورد خانوویەکی تر ئامادە ئەکەین نابژێرێنەوە خەریکین بارەگاکەی مەلیک مەحموود لە مەڵکەنی بە تەواوی تعمیرەکەینەوە بێ مۆزەخانەیەکی ڕێک و پێک لە داری کەلی کردومان کۆتا بابەت کە دەمێت بە کورتی گفتوگوی لەسەر چوە کاتم زۆر کەماوە ئەویش ئەوەیە کە لە ماوەی ڕابردوودا 4 پارێزگاری هەرێمی کوردستان سەردانی بەغدایان کرد لەوێ سەرۆک کۆمار و سەرۆک وەزیران و وەزیری دەرەوەشتان بینی ئەو دەستکەوتانە چی بوون کە ئێوە بۆ هەرێمی کوردستان و بە تایبەتی بۆ پارێزگای سلێمانی بەدەستانێنا گرنگترینشت بۆ ئێمە ئەوە بوو لەو پارچە پارچەیی پارێزگارەکانی عێراق و حکومەتی عێراقا ئێمە وەکو یەک تیم دەرکەوتین و ئەو بەڕێزانە منیان ڕاستپار بە نوێنەرایەتی هەمویان لە کۆی ئەو دانیشتانەیە قسە بکەم و قسەی هەمومان بکەم و قسەی خزمەتگوزاری و خەدەماتمان کرد داواکاریەکانی خەڵکمان گەیان کۆبوونەوەکە بە تایبەتی لەسەر هەڵبژاردن بوو باسمان بۆ کردن کە زەمینەکە لەلای ئێمە چییە چەند ئارامە و چۆنە چێ بەڕێوە و پێداویستەکانمان چینکاوان هیچیان دابین نەکردو کەوتۆتە ئەستۆی ئێمە و حکومەتی هەرێم وەزارەتی ناوخۆ و وەزارەتی دارایی لە هەمان کاتا باسی ئەومان کرد کە نەوتی سپی بۆ هاوڵاتیان سوتەمەنی بۆ هەرێمی کوردستان وەکو هەموو پارێزگاکانی تری عێراق بەپێی دەستور بودجێ پەرەپێدانی پارێزگاکانمان بۆ خەرجکەن کە پەرلەمانی ئەنجومی نوێنەرانی عێراق پەسەندی کردووە لە دەرمان لە گەنم نەوتی سپی لە ئایندەدا دەگا بەدەستی وا بڕیارەلەیەکی دەوە بڕی نەوتی سپی لە حکومەتی اتحادیەوە بگا بە پارێزگاکان یاریمی کوردستان وەکو وەزیری نەوت بەڵێنیاوە اینجا ئێمە ئەمانەمان باس کرد لەگەڵیان ئەو بەڕێزانە بەڵێنیان ناوە بەڵام عێراق لە بەردەم انتخاباتایە ومێ دەکەینەوە بەڵێنانە نەبێ بە بەشێک لە بانگەشێڵ بژاردن چکەوانە پەیوەندیان بە ژیانی ڕۆژانی خەڵکەوەیە منەمێ زۆر خێرا هەرێ ئاماری گرنگێ بم بە بەڕێزت هەنێکیان بۆڵ بژێرەکەم سەرچاوی ئاوی پاکە سەرچاوەکە سەرچاوی ئاوی حکومیە لە نەوەیەکە زۆر دیاریکراوە بۆی سا لە 1970.6 مەزدەری ئاوی خەڵک ئاوی حکومەتە ئەمانەت لە 1970 و نیویان بە تۆڕی نیشتیمانی ئاوە بەسراونەتەوە لە هەموو پارێزگاکەیە نەک هەر لە سلێمانی
دوو بەنداو لە سلێمانی هەبوو دوکان و دەربەنی خان ئێستانەوە بەنداو لە سلێمانیە هەشتیش لە تەواوبوونایە و دەیانی تری وەکو خێوەتە ئەوانە لە ئایندەیە قەرارە بکەونە ئیش. تۆڕی ئاوی پاک لە ساڵی 90 بە دەگمەن هەمان بۆ یەک لافاو ببوایە لە سەدەکەەوە لەسەرەوە لە ئازادیەوە سەدەکە ئاوی برد لە جوولەکان ماڵی خەڵکیێ برد دەیان سیارەی ئەکرد بە ئاوەڕۆکەی جوولەکانە باشە چکە نزمتری شوێنی سلێمانیە. ئیستا 1300 کیلومتر درێژی تۆڕی ئاوی پاکمان هەیە 1400 کیلومتر درێژی تۆڕی ئاوەڕۆمان هەیە لە سلێمانی 6 زانکۆی حکومیمان هەیە کە زانکۆمان نەبووە 5 ئەهلیمان هەیە کە ئەهلیمان نەبووە خوێندکاری زانکۆ 37074مان بەس لە کەرتی حکومەت هەیە مامۆسای زانکۆ کە نەمان بووە لە نەوەیەکە ئیسا 2492مان هەیە کۆلیژی تەکنیکی 5مان هەیە خوێندکار لە زانکۆی ئەهلی 7606مان هەیە مامۆسا لە زانکۆی ئەهلی 399مان هەیە پەیمانگا یەک دانەمان هەبوو ئیسا 13مان هەیە فڕۆکەخانەمان نەبووە ئیسا هەمانە و باشترین کارگۆی هەیە لە عێراقا دەواازەمان لەگەڵ ئێران نەبووە عێراق 12 دەواازەی نێودەوڵەتی لەگەڵ ئێران هەیە 6یان لە سلێمانین 6 دانیان لە سلێمانین و بە هەوڵی ئێمە کراونەتەوە چ دوانەکەیان کە لە ڕێفراندۆما داخران باشماخ و پەروێزخان بە هەوڵی ئێمە کرانەوە لەگەڵ وەزارەتی ناوخۆی عێراق چ ئەو شەشەی تر لە کێلێ لە سەیرانبەن لە پشتە لە تەوێڵە بە هەوڵی ئێمە کراوەتەوە اینجا ئەمەوەت پێڵم زۆر گرنگە لە کۆتاییەکەیە بۆ ئەوەی کە بەڕاستی ئێمە بزانی چیەکەین ئیستا کۆگای سوتەمەنی نەبووە سییانمانەیە کە ئەمە بۆ خەزانی استراتیجی گرنگە سایلۆی دانەوێڵەمان نەبووە 4مان هەیە چارەسەری خۆڵ و خاشاکمان نەبووە ئیسا 3 کارگەمان هەیە اینجا لە بواری کەلتوری یەک دنیاشتی ترمانەیە کە بەڕاستی لەبەر کاتەکەت من نامەوێت سێکتەرەکانی ترت پێ بڵم بەڵامانە هەمووی لە ڕۆژانی ئایندەیە بە وردی بۆ هەموو خەڵکی بەڕێز بڵاو بەڵێ زۆر سپاس بۆ دکتۆر هەواڵە و بەکر پارێزگاری سلێمانی سواز بۆم دەرفەتەکە پێت بەخشین زۆر سپاس بۆ ئێوەش بینەرانی عزیز و خۆشەویست ئەم دیدارە تایبەتە بە کۆتا گەشت کاتێکی خۆش